پێغەمبەر و بەڵگەیە لەسەر ڕاستی دروستی ئاینی پیرۆزی ئیسلام. خنکانی فیرعەون، خی گەورە لە قورئانە باسی خنکانی فیرعەونان بۆکە لە سوورەتی یونسا ئایەتی 91 بۆ 92 خی تەبارەک وتەعالە ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين. آية 91 خی تەبارەک وتەعالە ئەفەرمێت ئەو ساکەی ودرا ئایا ئێستا باوەڕ دەهێنیت الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين. طبعا فرعون لو كاتا وتي من إيمانم هنا بخواي حضرت موسى وهارون بنو إسرائيلي، بەڵام خوای تەبارەک وتەعالە فەرمووی تۆ ئێستا ئیمان تێری کات بەسەر چوو وەقتی نەما، چونکە تەوا وەکو چۆن پێغەمبەری خوا ئەفەرمێت تەوبە قبوڵە هەتا ئەو کات و ساتەی کە خۆر لە مەشریق و هەڵ نایە بەڵکو لە مەغریب و هەڵدێ، ئەو کاتە تەوبە قبوڵ ناوێت. یا کە گیان گەشتە غەرغەرە، ئینسان گیانی لە غەرغەرایە و لە کاتی گیان کێشانە تەوبە تا ئەو کاتە قبوڵە، بەڵام کە گەشتە غەرغەرە تەوبە قبوڵ نابێت. بۆی ئینسان دائما بێت تەوبە بکات. خی تەبارەک وتەعالە ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئینسان ئەبێ بەیانیان هێواران تۆبەی نەسوح بکات. وەک پێغەمبەر من ڕۆژانە 70 جار زیاتر یا 100 جار ئەڵێم ئەستەغفر الله لەخوا لە گوناحەکانیشی خۆش بوو گوناحی ئەوڵ و ئاخری. بەهەرحاڵ خوا لەم ئایەتە ئەفەرمێت فاليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية وإن كثيرا من الناس عن آياتنا لغافلون. آياتي 92 سورة يونس. فأفرمي ئێستا تۆ ئیمان تێنی، بەڵام پێشتر لە مفسیدون و یاخیبوان و تاغی و تاغوتەکان بووی، ئێستا قبوڵ نابێت. هەتا شیرۆکی باس کراوە مفەسیرین باسیەکەن ئەفەرمون ئالەو کاتات خوا زۆر بەڕەحمە لە باسی ڕەحمی خوا باس کراوە. ئەفەرمێت حەزەتی جبریل کە هات بۆ خنکانی فیرعەون و دار و دەستەی، لەو کاتا فیرعەون کە خەریک وە خنکا، فیرعەون وتی ئامنتو بالله، ئیمان مێنا بەخوای موسا و هارون و بەنو ئیسرائیل. ئالەو کاتا خوای تەبارەک وتەعالە کە ویستی ڕەحمی پێ بکا و سۆزی بەرامبەر بجوڵێوەمانە، زۆر داوای لە حەزری موسا کرد کە فریای کەوێ نەخنکێ، بەڵام ئەوەندە حەزری موسا ئازاردا بوو حەزەتی موسا هەر ئەیفەرموو زیاتر بیبەن بە ناخی ئەرزا، زیاتر بیخنکێنن. هەتامە لە باس کراوە حەزەتی جبریل فەرمووی ئالەو کاتە کە ویستی بەڕاستی بەر ڕەحمی خوا بکەوێ، ئەو چەو زیخ و ئینەی ناو بەحر و دەناکردن بە قورگیا، بۆی کەوا ئەیتر ئەوە نەپارڕێتەوە و خوا ڕەحمی پێ بکات. ئازاری حەزری موسای زۆردا، یعنی خوا بەڕەحمە زۆر بەڕەحمە. فیرعەونێک بۆ فیرعەونی خۆیە ئەپاڕاوە، وەکو مفەسیرین باسیەکەن خوا خەریک و ڕەحمی پێ بکات، بەڵام ئەم شەر قەدەری خوایە کە خوای گەورە تەبارەک وتەعالە جبریل هاندا ئەو حەرەکە بکات و ڕەحمی خوای بەرنەکەوێت، چونکە بەڕاستی زۆر ئازاری خۆشەویستان و دۆستانی پەروەردگاری داوە. بەهەرحاڵ لێرە ئایەتەکە ئەفەرمێت فاليوم ننجيك ببدنك، ئێمە تۆ نەجات ئەدەین بە بەدەنەکەتەوە، ئەی ناڵین دەریا، دەعبای دەریا و حوتی دەریا و قرشی دەریا و ئەوەی کە لە دەریا جسمی تۆ بخوات. معلومە وەلایەکمان دەستەیەک بڕاتە دەریاوە بمێنێتە ماسەی خوات، حوت و قرشەی خوات. خوای تەبارەک وتەعالە فاليوم ننجيك ببدنك، یعنی ئێمە نەجات دەدەین بەدەنەکەیش نەجات دەدەین بۆ ئەوەی کەوا ببیتە ئایەت و نیشانە و عیبرەت بۆ دوای خۆ. مفەسیرین ئەفەرمون لەوتەی لەو ڕۆژەوەی کەوا حەزەتی موسا قەومەکەی ڕزگار کرد دەستی فیرعەون و خوا بەڵای خینکانی بۆ فیرعەون و جنودی فیرعەون نار، لەو ڕۆژەوە جەستە بن ئاو ناکەوێ، لەو ڕۆژەوە جەستەی ئینسان لە ئاو بن ئاو ناکەوێ، ئیلا هەر ئاو هەڵێدا لەسەرەوە دۆزرێتەوە. ئەمە مەجێکی قورئان، ئینا پێشتر ئەگەر هەر جەستەیە بخنکیان لە ئاوا سوبحان الله ئاو دێدا، بەڵام لەو ڕۆژەوە کە خوا وعدی داوە جەستەی فیرعەون ڕزگارکە، هەموو جەستەکان لەو ڕۆژەوە ناکەون لەژێر ئاو، خوا ڕزگارانەکە دەرەنەکە.
جاخوا بە جەستەی فیرعەونە فەرمێت ئێمە ئەم جەستەی تۆ ڕزگارەکەین بۆ ئەوەی کەوا ببێتە ئایەت و بەڵگە بۆ پاشوە لمن خەلفەکە ئایە السعید من اتخذ بغیره تاغوتەکانی سەردەمە بێت دەرز دە چەند تاغوت بۆ فیرعەون وەرگن بەڵام بەداخەوە تاغوت و یاخەکان دەرز لە کەس وەرناگرن يا أيها الإنسان ما غرك بربك الكريم فرعون بينا فرعون عصري خذ بينا شن فرعون كوتن بلان أم فراعناني تلك زمن خلقا درزور نادر جاء فنوى إن كثيرا من الناس عن آياتنا لغافل بلان زوريك لخلقي لآيات بلغو نشانو دصلاتي إما غافل سرقردان بيركر ولا قرآن سرنجي قرآن لۆرد زانایەکی ئەڵمانیە لە ساڵی 1990دا طبعاً لە ساڵی 1997 دیراسی ئەم کراوە کە لە شاری تەیبەی میسرا کە ئەو شوێنەی کەوا جەستەی فەراعینەکانی تایە چەند زانا ڕۆشتوون دیراسیان کردووە ئەو جەستە مۆمیانە بۆیان دەرکەوتووە زۆربەی جەستەکان کە مۆمیا کراون لە تیاچوونە جەستەی فیرعەون هەرماوەتن الله أكبر أما ده صلاة پروردگاره بو جستانه بو ممیا كممیا شان کردن نرجن سيدك سالانه ممیا كان تاسه كنو سيدك لفوتان بلام جستي فرعون چونك خوا وعدي داوا وعدي خواي راسته بمينيتوا لورد ده سال 1990 دا چوب بو دراسي لا شكي فرعون زانایکی ئەڵمانیە لە بواری پزیکی ئەمەی کەوا توێکاری وێکاریە شارەزایە کە جەستەی فەراعینەکان سیر ئەکات زۆربەی لە تیاچوونایە جەستەی فرعەون بەڕاستی هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە زۆر سەیرە کۆمەڵی خەڵکی میسری و ئەوروپی و ئەمریکیشی لەگەڵایە و خۆی زانا و دەی ئەخا بە عیلمی ئەمڕۆ بە توێکاری ئەمڕۆ بە موادی ئەمڕۆ بە ئەجهیزەی ئەمڕۆ ئەو جەستانەی تر بە مردنی ئاسایی مردوون جەستەی فرعەون نەبێ لە ئاواخم تاوە الله ئەکبەر ئەمە معجزەی قورئانە ئەو قورئانەی کە ماوەسا ئەفەرمێت وفي فصاحته بالراسي لفصاحته بلاغة القرآن كامل معجزة كمسلوك الدستورية ما أمش معجزة تريتي كلا قرآن أمشي فيك راوة كفرعون قوامنا فاليوم نجيك ببدنك أو بدن فرعون ينجاد داوة بوة آية بلغي بو إيمو تواوي إيمو كدعي فرعون ومعجزة تريج أويا كلا شيء إنسان لدواي أو كفوا وقت إذا لازم فرعون رزقارك وقت أمشي فيك جستەی مرۆڤەکان لە ئاوا بیشنتیان ئاو هەرەڵا دەسەرەوە پێشتروانە بوو یعنی بێ من و تۆی موسڵمان ئەم قورئانە زۆر گەورەیە بە چاوی زۆر تەعزیم و گەورەوە سەیریکەین ئەمە کەلامی بەشەر نییە ئەمە قسەی بەشەر نییە قسەی ئەو ئەڵڵایە ئەو زاتی ئەڵڵایە کە ئەرز و ئاسمانی بەدەستە کە تەئید و پشتیوانی ئەو پێغەمبەرە نازدارەیە صلی الله علیه وسلم و هەروەها یەکێک لە معجزەی قورئان کە ئاماژەی پێکراوە معجزەی تاریکی دەریا و شەپۆلەکانی دەریا معجزەی قورئانە چۆن معجزەی قورئانە چۆن ئێمە بزانین شەپۆلی دەریا معجزەی قورئانە چۆن بزانین تاریکی دەریا معجزەی قورئانە خوای گەورە لە سوورەتی نورە ئەفەرمێت أو كظلمات في بحر اللجي يغشاه موج من فوقه سحاب ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها ومن لم يجعل الله له نورا فما له من نور أما نص القرآن وعفوا أو كظلمات في بحر اللجي يغشاه موج من فوقه أم آتبات شكا أفهم أواني كما الرباج كفر عن تدبر فالتشبيه أواني كأهل كفر أهل ضلالة رزق الرباج كفر عن تدبر فالتشبيه أنا كابتشيوا أفهم أواني الرباج كفر عن تدبر كردويان وقت شندها تاريخي وكلناو درياج قلدا شقول لسر شقول بداتو بسري دا لسريش وهوري تاريخ داي كتبت بسريا تاريخان چين بچين بن لسر يكتري طبعا تاريخي دريا آوار چين لسر چين وكو هوري آوار بس اگر انسانك لو تاريخي دريا بي
دەستی خۆی دەربێنێ بەڕاستی دەستی خۆی نابینێ. ئیمامی قورطوبی ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر جا فەرمێت ئەگەر کەسێک خوا نورێکی پێ نەبەخشێت لەو تاریکی دەریا بەڕاستی ئەوە ئیتر سەرگەردان و بەدبەختە و نەکبەتە. لە دنیاجا ئەهلی کافر ئەگەر خوا هیدایەتیان نەدا بە گومڕایی و سەرگەردانی ئەمرێت. وەکو چۆن کەسێک لەناو دەریا بێ ئەو تاریکیانە سەر تاریکی و ئەو هەورە تاریکیە کە دەستی خۆی دەربینێ ئەگەر نورێ خوا پێ نەدا ڕۆشنای خوای پێ نەدا بەڕاستی ئەخمیکێ و لەناو دەریادا تیاچێ کافریش ئاوا تیاچێ کە خوای هیدایەتی نەدا. ئەگەر خوا کەسێک نوری پێ نەبەخشێت چ نوری ناو دەریا بێ چ نوری هیدایەت بێ بەڕاستی تیاچێ. جا لێرا خۆشەویستان ئیمامی قورطوبی لە تەفسیرەکە فەرمێت مەبەستە تاریکی شەپۆلی ئاو تاریکی شەو و تاریکی دەریا کە ئەم تاریکیانە بەسەر چاودا شتێکی ئاسایە دێ بە تایبەت ئەوانەی کە عولەمای شارەزان لە بواری دەریا و دەریاوانی و کەشتیوانی ومانە ئەزانن دەریان خستووە کە تاریکی دەریا زۆر لە تاریکی سەر ئەرز ناڕەحەتترە و قورسترە. خۆشەویستان حەقایق علمیەڵێکی ئەڵێ بۆ زانایان دەرکەوتووە دەریاکان و زەریا گەورەکان و محیطە گەورەکان بەڕاستی هەوری چڕی تایە هەوری چڕ. ئەم هەورە چڕانە تاریکی ئەوەندە تیا دروست کردووە حتا چەند ئەجزیان تیا بردووە وەک خوا ئافەرمێت ئیذا ئەخرەجە یەدەهو لەم یەکەد یەڕاها ئاوا دەستی خۆیانیان نەبینیوە تیایە. چونکە هەر کاتێک ئینسان سەرووی 1000 مەتر چووە ناو دەریاوە سەرووی 1000 مەتر ئیتر لەو شوێنایە کە خوا ئافەرمێت ئیذا ئەخرەجە یەدەهو لەم یەکەد یەڕاها دەستی خۆشی نابینێ. سلماندویان ئەمنا ئەو دەریا و تاریکێتیا ئەو هەورێتیا کە قورئان ئاماژەی پێیەکا. و هەروەها ئەفەرمون زانایان لە قوڵایی 600 بۆ 2500 مەتر ماسیەکان خوای تەبارەک و تەعالا ئەوانەی کەوانە نەو دەریاشین ئەی خوا چۆن ئەمانە دروست کردووە و چۆن ئەتوانن بژین لەناو ئەو تاریکایە کە تۆ دەستی خۆت نەبینی کە غەواز چووە ئەو کارەی کردووە نەیتوانیوە بەڕاست یا نەهاتەتەوە یا بەو شێوازە کە بەرپێی خۆی نەبیوە بەرچاوی خۆی نەبینێت بە هەموو ئەجزەیشەوە. ئەمە مەسەلەی قورئانە کە قورئان فەرمێت كظلمات في بحر اللجي يغشاه موج من فوقه سحاب تاریکی لەسەر تاریکەشە ئەو هەورە هەیە. ئەمە سەلمێنراوە لە سەروی 1000 مەترۆ یان زیاتر ئەمە هەیە. ئەی ئەو ماسی و دەعبانی ناو دەریا ئەفەرمێت سوبحان الله ئەمە بۆ زانانی هەل عیلم حەقایق عیلمیە ئەوانەی کەوا دیراسەی دەریایان کردووە بەناو دەریا گەڕاون سبحان الله خوای تەبارەک نورێکی داوە بەو ماسیانە بەو نورە بەو ڕۆشنایە ئەجوڵێنەوە ئەڕۆن و ڕێکمان دەرەکەم من و تۆ چۆن لە تاریکە شەوە بە مانگە شەو یا بە لایت یا ئەمڕۆ بە گوڵۆپی ئەمڕۆ ڕێ دەرەکەین خوا ئەو ڕۆشنایی بەو ماسی و بۆ حوت و بەو قورش و بەم دەعبانی ناو دەریا داوە. ئەمە ئاماژەی بە مەژەی قورئانەکە ومن لم يجعل له نورا فما له من نور ئەوەی خوا نوری پێ نەبەخشێ بەڕاستی کەس ناتوانێ هیدایەتی باو وەڕێ پێ دەرکا و ڕۆشنایی ببێنە ئەو تاریکی دەریایە لە دنیادا بەنسبەت هیدایەت و بەنسبەت ئەوەی کەوا ڕێ ڕاست بردەبێت. جا خۆشەویستان و هەروەها لە تەفسیری زانستیا وارد بووە ئەفەرمێت دەریاکان کۆڵایی دەریاکان کە داپۆشراوە بە هەورێکی چڕ و پڕ و تیشکی خۆر کە بربەستی تیشکی خۆر دەکاتڕ ئەو هینانە ئەو هەورانەوە چڕن لەسەر ئەو قورئانەوە تاریکی لەسەر تاریکی ئینجا هەوریشە ئەو هەورە مانیعە لەوەی کەوا تیشکی خۆر بیبڕێ و ڕۆشنایی بەتە بری دەریا. ئەمە جێکی قورئانیە بەڕاستی. لە قوڵایی دەریاکانە شەپۆل هەیە شەپۆل ئەو شەپۆلانە زۆر جارێ ئیتیجاهی هەتا بۆ سەری خۆی ئیتیجاهی کەشتەکان و ئەمانەی عەکسەکاتەوە زۆر جارێ مەسەلە کەشتی بووە لە مسلسلی بەرمۆدا قوت دراوە ئیسش هەیە مسلسلی بەرمۆدا یعنی هەتا تاریخ قوت داوە. ئەمە زۆر جارێ ئەگەڕێنەوە بۆ شەپۆلی ژێر دەریا ناو دەریا کە شەپۆلێکی تایە هەتا ڕۆشنایی کەشتەکانی عەکسەکاتەوە. زانایەکی ئەڵمانی بە ناوی شەرایدر ئەڵێ کاتێکە گوێبیستی ئەم ئایەتانە بووم بۆم دەرکەو ئەمە کەلامی بەشەر نییە. وەک ئەرزم کردن ئەمڕۆ کوفر بە هەموو شێواز و ئەسلحەیەک و مەکر و کەید و حیلەی خۆی ئەدا لە ئیسلام بەڵام لەولاوە سەیرەکەی زانایە پرۆفیسۆرێ
شارەزایەک دیراسە ئاياتێکەکە وەک ئەم ئاەتە کە خوا ئەمەد ئەو كظلمات في بحر لجي يغشاه موج من فوق سحاب أفرمي براسي أأما معجزة قرآن بما الله أشهد أن لا إله إلا الله مسلمان بإيمان لنا وهروها يجت لهم معجزة قرآن هل معجزة آوي فايتبار الله نافرمي وجعلنا من الماء كل شيء حي يما همش ما نأود بسكتوا آوي سازقار آوي سازقار قالوا نعمتانك في غمري فامن لروج قيامته إخوان محاسبة عبدتانك عبد جيبان كان محاسبة كان أي عبد من نعمتي من زور وسبتوه بوش قد نعمتك كانت نزاني نعمتي تندرسي لش ساقين في يداي نعمتي إيمان ودين في يداي لفنان نعمتي إيمان ودين لساقيا أخوان نعمتي آوي سارد في يداي أو آوي سارد ساز قال جوانا أفرأيتم الماء الذي تشربون سيريو آوناكن أو آوت جوانك أي خوانه والسازقار سار خوش شيرين أمره معلوماتان خوا بيغمر أم خوايت الله سر أو محاسبتك أبي توجاوب فيه أو آوت سازقار خويت وبويا منك خوارد الله بسم الله بس يجاب يخوانه روك رقيب لبدانش نوى دواتب الحمد لله سواس بتخوارسم آوت سازقار شينا بويا ما تخلق الدول أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا وعافوا السيري وأساس قارنا كان كيف ونوى شيرين أساس قارو جوانا إيوه داتان بساندو إيوه هلطان قرآن دوا يا إما دامن بساندو وطان فايت تبارك الله فرميت أقل أهرزو ما اللي بيه أو آوى تالو ناخوش كي نتواني مخويتو هاوي دريا هاي السورة نتواني مخويتو حيوانات اشتاناش ديما وسازگارە پێغەمبەر ئەمە لە ڕۆژی قیامەت محاسبە لەسەر ئەزانن زۆرێک لە دیراسەی زانەکان و عالمەکان ئەڵن شەڕی سێیەمی عالەم لەسەر نەوت و لەسەر پارە و لەسەر ئاڵتون نییە لەسەر ئاوی سازگار ئەزانن ئەفریقا وڵاتی ئەفریقا ئێستا بەڕاستی لە وڵاتی ئەفریقا و هاوێنەی ئەو وڵاتانەی کە ئاوی سازگار و شیرینیان نییە چەندێک ساڵانە چەند خەڵک بەهۆی ئازاری گورچیرەوە وەفات دەکات بەهۆی نەبوونی ئاوی شیرین و ئەخنکێت ئەی تۆ بۆ قەدرم ئاوە نازانی ئەم ئاوە سازگارە شیرینە ئەمە موعجیزەی خوایە ئەمە موعجیزەی خوایە خوا لەو وڵاتەی گرتێتەوە پیشانی من و تۆیدا کە من و تۆ دەرسیەوە لە حەمد و سانای خوا بکەین ها ئەفریقا و ئاوە شینە نییە من و تۆ ئاوە جوانەمانەیە ئەم ئاوە هەموو دنیا هەموو شتێک لەم ئاوە خەلقووە حەچی شتە کە تۆ ئەیبینی بە شتی مەسەل بە ئینسان و بە حەیوان و بە زیڕە و بە غەیری ئەوە بە بەشەر و عەشەر و جەمادەوە هەمووی لە ئاو دروست بووە یەکێک لە عناصری ئەربعە ئاوە تراب نار مەسەلە هەوا ئەمانە عناصر ئەربعەن بەڵام ئاو جزئێکی گەورەیە لە دروستکردنی مەخلوقاتی پەروەردگارە وجعلنا من الماء كل شيء حي بۆیە بە قەدری ئاو بزانی نعمەتی خوایە سازگارە شیرینە محاسبەی لەسەرە وەک ئەرزم زۆرێک لە وڵاتان ئێستا بەدەست نەبوونی ئاوی سازگارەوە ناڵێن ئەوەتە ئیمساڵ بێبارانی بوو سەرێکی وڵاتی من چی لات حتا بەروبووی میوەکانێکمان وەک پێویست نییە ئەها نەبوونی ئاو چەند کارە سادەنێتەوە بۆیە ئەبێ حەمد و سەنای خوا بکەیت سوپاسی پەروەردگاری لەسەر بکەیت یەکێک لە مژەی قورئانی ئاوە کە لە قورئان ئاماژەی پێکراوە خۆشەویستان مرج البحرين يلتقيان تبارك وتعالى كباسي أو دو بحر أكا كعلماء فرمون درياي سبيو درياي أطلسية يا درياي سور ودرياي عرب أم دو درياي آوا بيكون بلام خواء فرميت تيقلش نابل مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان شاخ إلى بينهما شاخ أو شاخة نابين بتشاو سيدك يسبب بيوتيوب مثلا فيسبوك هي سيدك بلاوة القرآن كلا سري أو سورة الرحمن وآياتان كباسي دو بحرها سيدك أم دو بحر بيكون يكان شينة يكان بيال ديال بشيوازك تيقلش نابل ماسي أميان لبيانا ناشي خواهر موكوها الشاق يبرزنا نابل يعني أمام معجزة نبيت تتشي معجزة
ئەمە دەرێ خام قورئانە کەلامی بەشەر نییە بتۆ بە خوددا بچیتەوە ئەم قورئانە یاسا و دەستورە ئیتر هەموو یاسا دەستورەکان فشەیە هەمووی بەتاڵە ئەمە ڕزگارکەری تۆیە لە دنیا و لە قیامەت إن هذا القرآن يهدي التي هي أقوم أما براسي ريباس أقوم وريباس الراس لم قرآنايا كما كلام الله وشريستان وهو الذي مرز البحرين هذا عذب فرات وهذا ملح أجاج وجعل بينهما برزخ وحجرا محجورا أما لسورة الفرقان أخوة فرميت وهو الذي مرز البحرين هل أوزاتيك آوي دوو دەریا لە پاڵێکدا دروست کردو و تێکەڵیش نابن ئەم دوو دەریا بێ یەکیان شیرینە یەکیان سوێرە و لە بەینیانە شاخی گەورەی دروست کردووە حیجر و حاجیزێک هەیە تەفسیری زانستی بە ئاەتەکە زانان فەرمیان ئەم دوو دەریا وەکو ئەرزم دەریای ئەتڵەس و دەریای سپیە یا دەریای سوور و دەریای عەرەبە ئەم دوو دەریا هەردووکیان ئێستا مەوجودە هەیە و ئاواشە لە کاتی گەیشتنی ئەم دوو ڕووبارە بە یەکتری تێکەڵێکی نابن ماسی ئەمیان لەوی تیانە ناژێت ئەمە معجزەی چەند معجزەیەک تری قورئانە لە باسی دەریا و زانست دەریا و ئاودا کۆمەڵ ئەمژەی تری تیا ماوە بۆی کە هەڵێکی بەجمعەکانی ئینشاءالله ئاماژەی پێ بکەین ئەم قەدەرە کافیە لێرە بۆ تەقوی ئیمانمان و ئەم معجزانە کە تەئیدی قورئانەکە و تەئیدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە من و تۆی مسلمان ئەبێ ئەوەندە ئاگادار بێ بە قسەی ئەم لاولای نەیار و ناحەزانی ئیسلام کە بەرامبەر ئیسلام دەڕشێنەوە یا قسەی غەڵەت دەکەن یا ژیان بە ئیسلام دەدەن یا بم قورئان دەدەن یا لەم قورئان نووسراوەتەوە ئەم معجزە زانستیانە ئەم قەدەرە زانستیانە ئەم زانا گەورانەی جیهان وەڵامی ئەمانە دەنەوە کە ئەمە کەلامی بەشەر نییە ئەگەر کەلامی بەشەر وایە پێغەمبەر چۆن زانی 1400 ساڵ لەمەوە پێش بۆ نزیک 1500 چۆن زانی لە چ دانیشگایەکە خوێندی دوو دەریا هەیە دەریای سپی و دەریای ئەتڵەس دەریای سوور و دەریای عەرەب ئەم دوو دەریا تێکەڵێکی نابن پێغەمبەری خوا لە ناو مەکەیەکا بوو چواردەری بە شاگیراوە گیاهی تیا سەوز نابێ چۆن زانی ئەمە چۆن زانی ئەم دەریا بەڕاستی ئەم دەریا تاریکی لەسەر تاریکیە لە سەروی تاریکی هەوری تایە هیچ خۆر تاریکە نابە کێ پێیوت ئەم فیرعەونە لە ئاوا خنکاوە علمی ئەمڕۆکە ئەفەرمی لە ئاوا خنکاوە کێ فەرمی پێی ئەم فیرعەونە خوا فەرمێتی ڕزگاری ئەەکەم جەستەکەی ڕزگارەکەم بۆی تا بەدەحی برێت الله عەلەمەهو شەدید القووا ئەوە پێغەمبەرەکەتە ئەوە کەلامەکەیەتی بۆیە هەمیشە و دایم سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بە چونکە بە سەڵاوات خەتی وەستی تۆ پێغەمبەرە صلی الله علیه وسلم مای ڕزگاری نەجاتی خۆت و ماڵ و منداڵ و باو باپیریش کە تۆ سەڵاوات لە پێغەمبەری خوا لەدەی ئەو پێغەمبەر نازارە صلی الله علیه وسلم فەرمێت من دوعا بۆ خۆیشی و بۆ باوک و دایکیش یەکەم چونکە ئەو فریشتیاڵن فڵانی کوڕی فڵان سەڵاواتی لەسەر تۆ لێداوە دەی ئەی پێغەمبەری نازدار ئێمە شەوی جومعەیە و باسی تۆ ئەەکەین باسی سیرەی تۆ ئەەکەین لەبەر خاتری خوا کۆبووینەتەوە بۆ باس و خواسی تۆ سڵاوات لەسەر تۆ لێدەین ئەی پێغەمبەری نازدار دەدڵی خۆتا جێمان کەرەوە دوعامان بۆ بکە سەلاممان بۆ تۆیە سەلامت لێ ئەەکەین تۆی سەلامی خۆت برژێنە بەسەرمانە و یا ربی خوا لە دەپاڕێنەوە لەبەر خاتی و پێغەمبەر نازارە لە خۆمان و باوک و دایکمان خۆش بی عاقبەتمان بەخێر بیێڕی یا ربی خوا لە دڵ پێغەمبەران جێمان کەیتەوە بەر دوعای و پێغەمبەران بکەی لە مەلەفی تایبەتی و دەفتەری تایبەتی و پێغەمبەران ناومان تۆمار کەیت و ناومان بنووسی ئەو پێغەمبەرە دوعای خێرمان بۆ بکە ئەو دوعا خێرانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو سەڵات و سەلامی پێغەمبەری خوا لەسەر ئێمە وەک ئێمە سەڵات و سەلامی لەسەر لێ دەین ئەو جوو فریشتەکان سەڵات و سەلامان لەسەر بێتە مای حوسنی خاتیمان بێتە مای سەبر و سەباتمان بێتە مای ئیستیقامەمان بێتە مای ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان بێتە شیفای دەردی دڵ و ڕۆح و گیانمان بێتە هەڵگری لابەری هەموو خەم و خەفەت و ناڕەحەتەکانمان بێتە لابەری و هەڵگری وبای كورونا وباقي نقوشكاني جستو روحياني هم لا يكمن مجتمعكم القامان آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.